تاوەکو ئیستا ئێران جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە ئەمریکا سزا ئابوووریەکانی دۆناڵد ترامپ لەسەر ئێران لابە پێشەوەی بیر لە گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ساڵی 2015 بکاتەوە کە لەسەر ڕاگررتنی پیتاندنی یۆرانیۆمە. وەزیری دەرەوەی تاران محەممەد جەواد زەریف ڕۆژی دووشەمە بە کەناڵی CNN ئەمریکای ڕاگەیاندووە کە ئێران ڕازیە بە نێوەندگری جۆزێف بۆڕێل بەرپرسی سیاسەتی دەرەوەی ئوروپا بۆ هەنگاونیان بە ئاراستەی ڕێکەوتنی دوو وڵاتی ئێران و ئەمریکا. واشنگتۆن تاوەکو ئیستا وەڵامی نەبووە بۆ پیشنیارەکەی جەواد زەریف. ئانتۆنی بڵینکێن وەزیری دەرەوەی ئەمریکا هەفتەی ڕابردوو ڕایگەیان کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت بگەڕێتەوە بۆ ناو ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران لەگەڵ زلهێزانی جیهاندا. ئەگەر تاران بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنەکە و پابەندی سەرجەم بەرپرسیارەتی بێت لە ڕێکەوتنەکەدا ئەوە واشنگتۆنیش هەمان شت دەکات. ڕەنگە لە ژێر سێبەری بەڕێوەبەرایەتی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا شێوەی دەربڕینەکان بەرامبەر بە ئێران گۆڕابێ، بەڵام بارگرژی و ئاڵۆزیەکان هێشتا وەک خۆیان ماونەتەوە. بۆم هاوێژەکانی B-52 ئەمریکی هەفتەی ڕابردوو بە سەرکەنداوی فارسدا فڕیون. بە پێی قسەی ناوەندی فەرماندەهی ئەوان بەنیاز بوون پابەندبوونی ئەمریکا بە ئاسایشی ناوچەکەوە پیشان بدەن. ئەمەش دوای ئەو ڕاگەیاندنەی ئێران بوو کە گوتی 17 کیلۆگرام یۆرانیۆمی پیتاندراوی لە سەدا 20 بەرهەم هێناوە. ئەمە ژواتە ئێران تەنیا هەنگاوێکی کورتی ماوە بۆ یۆرانیۆمی 90% پیتاندراو بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی. ئەمریکا لەو بڕوایەدایە ئێران 3 بۆ 4 مانگی ماوە بۆ گەیشتن بە مادەی تەواو بۆ دروستکردنی بۆمبی ناوەکی، بەڵام ئیسرائیل لەو هەفتەیەدا ڕایگەیان کە ئێران 6 مانگی دەوێت بۆ گەیشتن بە مادەی تەواوی چەکی ئەتۆمی. لە ساڵی 2018دا سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ لە ڕێکەوتنە ناوەکیەکەی نێوان ئێران و زلهێزانی جیهان کشایەوە و دووبارە سزاکانی بە ئاماژەدان بە بەرنامە موشکیەکانی تاران و ئیدیای پشتیوانی ئێران لە تیرۆریزم بەسەر ئێراندا سەپاندەوە. دەوڵەتانی هاوپەیمان لە ئەوروپا خوازیارن ئەمریکا دووبارە بێتەوە ناو ڕێکەوتنەکە، هەروەها چین و رووسیاش پشتگیری لە ڕێکەوتنەکە دەکەن. لە ئەوروپا هیوایەکی گەورە هەیە کە ڕێکەوتنەکە زیندوو بکرێتەوە پێش هەموو شتێک لە ڕووی پابەندبوونەوە، پابەندبوونی جیهانی بە فرەلایەنبوون یا حکومڕانی جیهانی. دووەمیش ئەو ڕاستیەیە کە لە ئێستادا کرانەوەیەکی زۆرتر هەیە کە ئەگەری ئەوە بەهێزتر دەکات ڕێکەوتنەکە زیندوو ببێتەوە. بەڵام ڕەخنەگران دەڵێن بەڕێوەبەرایەتی بایدن بە هەڵەدا دەچێت گەرگەڕانەوە بۆ ناو ڕێکەوتنەکە لە بەرچاو بگرێ. ڕۆژهەڵاتی ناوەڕاستی 2020 هەمان ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ساڵی 2015 نییە. ئەو کاتەی کە دانوستانەکان دەکرا یان تەنانەت وەکو ساڵی 2018 نییە کاتێک ئەمریکا لە ڕێکەوتنەکەدا کشایەوە. لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئێران پێشەرکاریەکی بەرچاوی کردووە لە ڕێکەوتنەکەدا. ئێران بە هیوای ئەوەیە بەکڕینی کات توانای خۆی بەهێز بکات بۆ بەرنامە ناوەکیەکەی و دروستکردنی واقعێکی زیاتر لە گۆڕەپانەکەدا و هەوڵ دەدات پاڵ بە بەڕێوەبەرایەتی بایدن بنێت بۆ گەڕانەوەی خێرا بۆ ڕێکەوتنەکە و هەروەها بۆ لابردنی سزاکان بە شێوەیەک لە شێوەکان. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشوو لە ژێر ناوی سیاسەتی ئەو پەڕی فشارەکان سزای نوێی بەسەر ئێراندا سەپان. مۆرێت دەڵێ سزاکان بەو شێوەیەش کاریگەر نەبوون. ئەو جۆرە ڕێوشوێنانی کە کاریگەری لە سەرتاوای دانیشتوان هەیە ئەنجامەکانی پێچەوانە دەبێ و ناتوانێت یارمەتی حکوومەتێکی وەک ئەمریکا بدات کە بگاتە ئامانجی سیاسی خۆی. هەندێک کەسی دیکە باز لەوە دەکەن کە سزاکان کاریگەری خۆیان هەبووە. سیاسەتی ئەو پڕی گوشار کاتی پێویست نەبوو کاریگەرەکانی خۆی دەردەخات. پێشبینیە سیاسیەکانی نێوان تاران و واشنگتۆن بە لە بەرچاوگرتنی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران کە بڕیارە مانگی 6 بەڕێوە بچێ ئاڵۆستر دەبن. حەسەن ڕۆحانی سەرۆکی ئیستای ئێران لە ژێرگوشاری تونڕەوەکەندایە بۆ وازهێنانی تەواوەتی لە ڕێکەوتنەکە. بۆیە لایەنی ڕۆحانی پەلە دەکات بۆی ئەم پرۆسەیە بە خێراییەکی زۆر بەرەو پێشەوە ببن. ئەوروپا هێشتا وەڵامی ئەو پێشنیارەی ئێرانی نەداوەتەوە کە خوازیاری ئەوە بوون کە ئەوروپا نێوەندگیری واشنگتۆن و تاران بکە.